کاتێ ئینسان کە بە ڕۆژوو دەبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە صحیح بخاری مسلمدا دەفەرمێ ئەو ئینسانی کە بە ڕۆژوو دەبێ دوو خۆشی بۆ هەیە. خۆشیەکیان ئەو کاتێک کە ڕۆژوەکەی دەشکێنێ الحەمدولله ئەمڕۆ بە ڕۆژوو بووم. خۆشیێکی تریش وإذا لقي ربه فرح بصومه، کاتێ ئەگەیتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە دوای مردنت دڵخۆش دەبی بە ڕۆژوەکەت، دڵخۆش دەبیت بە ڕۆژوەکەت، چونکە خوای گەورە دەفەرمێ ئادەمیزاد کردەوەکانی بۆ خۆیەتی ئیلا ڕۆژوو نەبێ خۆم دەزانم چۆن پاداشتی دەدەمەوە. بۆیە کاتێک کە بە پشتیوانی خوا دەگەیتە ڕۆژی قیامەت و خزمەتی خوای گەورە دڵخۆش دەبی دەوەی کە لە دنیادا خۆت برسیت و نوکت. الحەمدە خوای یان یارمەتی دام ئەمڕۆ پاداشتی ڕۆژوەکە مەگەر خوا خۆی بزانێت چی بۆ داناوێت، چونکە خوای گەورە دیاری نەکردووە. هەندێک پاداشتی باس کردووە بەڵام دەفەرمێ خۆم دەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. پاداشتێک خوای گەورە وعدت پێ بدا و دیاریشی نەکا بۆ تۆ کەواتە زۆر گەورەیە. دڵخۆش بە بەخوا ڕۆژێک دێت ئەڵێ خۆزگایە مانگی ڕەمەزان مانگێ نەبات چەند مانگێک وایە، بەس کاتێک کە دەمری وا دەڵێیت